بەڵێ لەم تەورەدا ئاماژە بە سەلامەتی کارکردن دەکەین هەروەها مەرجەکانی کارکردن چییە کە بێسە چاک ڕەچای بکە تاکو ژیانی خۆش و هەم لە کارکردنیشە چەند دروست بێت بۆ ئەمە بەستە گفتوگۆی زیاتر بە میوانداری دکتۆر سەردار ڕەوانسی پسپۆڕی گشتی بڕەکانی پشتومل کە بەشێک ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت سڵاو لێ بێت دکتۆر سوپاس بۆی بەشێکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانای. بەڵێ دکتۆر باز لە سەلامەتی کارکردن دەکەین خۆی سەلامەتی کارکردن چی دەگەێنێت کە ئێمە ئاماژەی پێ بکەین؟ سەلامەتی کارکردن زۆر فراوانە لە زۆر دەوڵەتان پێرێن پزیشکی کار یان پزیشکی مەهەنی یان پزیشکی ویقایی ئەوجا پێخۆشحاڵ بووم کە ئەو بەرنامەتان کرد بە بەرنمەیەکی زۆر فراوانە و هەروەها زۆر باشتر بوو کۆڕێکتان کردبا کەوا وزارەتی کار و کۆمەڵایەتی حازر بە سنتیگای کرێکاران حازر بە و هەروەها پەرلەمانتارانی مافی مرۆڤ حازر بن چونکە کارکردن زۆر تەوژمەگریتەوە تەوژمێکی زۆر گەوراگریتەوە و هەروەها زۆرەها کارکردن هەیە وەکو بڵێن ماسوولکەیی کارکردن هەیە بە لە هەناسا کارکردن هەیە لە کارەبا کارکردن هەیە لە شارستانی ئاگرکوژێنەوە و غاز و نەفت و ئەو شتانە باوجا کارکردن زۆرەهای هەیە باسی چێتان بۆ بکەین سەرچاوان. بەڵێ دکتۆر ئەمەوێت لە سەرتا بەگشتی باز لە سەلامەتی کار بکەین لە دوای قۆناغ بە قۆناغی لەسەر فریا وزارە سەرەتاییەکان کە پێویستە تاک ئەنجامی بات بەڵام بەشێکی گشتی سەلامەتی کار چی دەگەیەنێت؟ سەلامەتی کار زۆر شتەگەینێکەوە ئەو تاکە ئەو هاوڵاتیە چۆن خۆی بپارێزێ ئەویش بە وەسائیل بەشتی هەبێتن وەکو کڵاو جۆرەهای هەبێ ئەگەر کارەکەی چ جۆرێکە کڵاوی خاص هەیە کڵاوی پلاستیکی هەیە کڵاوی قوماشێک کڵاوی ئاسن هەیە کەوا لەو شوێنە چ کڵاوێکی پێویستە. دووەمین دەستەوانە هەیە دەستەوانی پلاستیکی وەکو ئێستاکە کەوا بڵێن نایلۆنی لە بۆ ڤایرۆسی کۆرۆنە بەکاردێتن دەستەوانی پلاستیکی هەیە دەستەوانەی قوماش هەیە لە ناو زراعە و لە ناو کاری تر بەکاردێت وەکو برین دەمامچیش هەروە دەمامچی بۆ مەوادی کیمیاوی هەیە دەمامک بۆ ڤایرۆسی هەیە دەمامک بۆ تۆزوبا هەیە دەمامک ئێستاکەکەوە زۆر لە دەوڵەتان بەکاردێتن لە ناو جادەش بەکاردێت لە بۆ ئەو هەوایە پیسەی کەوا هەیە وەکو شورتی مرۆڤ بەکاری دێنێ ئەوجا وەکو بڵێن پێڵاو هەیە ئی هاوینی ئیزستانی پێڵاو هەیە بۆ ئاو پێڵاو هەیە بۆ شوێنی کەوا بڵێن تەختە و ئاسنی لێکەوە نەکەوێتە سەری هەروەها شتیتر هەیەکەوە بڵێن لەوانە جۆرەها جلوبەرگەیە جلوبەرگی قوماش بەدلەیە جلوبەرگ هەیە نایلۆن جلوبەرگ هەیە مەتاتی جلوبەرگ هەیە دژی تیشک وەکو دژی تیشک لاستیق ئەبەستێ کەوا برێن تیشکی ئەکس لێی نەداتن وەکو لە ئەشیعە بەو جۆرە وەروها جۆرەها کاری تر هەیە وەکو هەوا لە شوێنی ئەو ئەسباغی لێیە مەعمەلی سوبغە مەعمەلی سیارەی سوبغە مەعمەلی قماشە مەعمەلی دەباغە مەعمەلی ئەوەیە ئەبی تاویە هەبیتن ئەبی کەمادەی هەبیتن کەەوە هەوای پاکیش هەڵبمژیتن ئۆکسجین هەڵبمژیتن تاویە هەبی هەوای پیس فڕێ بداتن ئەوجا زۆر لە زۆر شوێن جیاوازە و پابەندی زۆر ئەوێتن پابەندبوونی ئەویش بەلوجانی طبی بەلوجانی وزارەتی کار و کۆمەڵایەتی بە لوجانی سنتیگای کرێکاران بەلوجانی مافی مرۆڤ ئەوە ئەتوانن تەقەیود بکەن کەەوە ئەو کرێکارانە پابەند بن ئەو ساحیبی کارەکە پابەند بێتن کەوا سەلامەتی کرێکاران بپارێزی لە چ شوێنێکە. بەڵێ کاتە دکتۆر بێمە سەر خۆبەستنەوەی چینی کرێکاران بە تایبەت ئەوانەی کە کارەکان یەکەمێک سەرکێشیتە تا چەند پێت وایە لێرەدا هەم ئەو تاکی کرێکار یاخود خاوەن کارەکە کۆمەڵگا هۆشیاریان لەبارەی ئەمەوە هەیە؟
دەستان خۆش بیتن بەڕاستی لێرەوە دەوری سنتیگای کرێکاران دەورێکی باڵا ئەبینی ئەبی کۆر و کۆریان بۆ بڕەخسێنێتن قسەیان بۆ بکە بە ئامادەبوونی صاحبی کارەکە و هەروەها لە دەرەوە شتێک هەیە برەشوریان ئەدەنێ یان تعلیماتیشیان ئەدەنێ زۆر کەس هەیە خوێندەواری کەمە برەشوریە دەنێکەوە لە ماڵەوە بخوێنیتەوە وەرەقەیەکە دەنێت چۆن کار بکات لەو شوێنەوە ئەوجا خۆ بەستینەوە بێتن کەوا کارێککە لە تابقەکانی سەرەوە ئەبێ خۆی بپەستێەوە کەوا کەوت پێی خزی شتێک بوو کەوا نەکەوێتە خوارەوە لە لای ئێمەوە ئەو شتانە هەم صاحبی کارەکە زۆر بەدواداچوون ناکە سنتیگاک زۆر بەدواداچوون نەکە تاکەکەش کەوا هەیە خوێندەواری نییە زۆر بەجددی وەرناگرێتن تاک زۆر شەرتەکەەوە خۆی ئەساس بێتن لە قەزیەکە چونکە خۆی معنیە خۆی سەبەبی کارەکەیە کەوا لە کار ئەترازێ زۆر کەسمان دیوە خلال ئێستا ئەحسایەکەم لە دەست نییە هەر ساڵێ چەند کەس بە ئەمرێتن لەسەر تابقی فلان کەوتوتە خوارەوە لەسەر شێلمانی پێکەوتووە ئەوەی پێکەوتووە کەوا هەم قۆندرەکانیان هی ئەو شوێنە نییە هەم خۆیان نەبەستوتەوە و هەروەها کڵاویشیان نەبەستیە کڵاو بەس بۆ ماتۆرسیکل و بۆ ئەوە نییە لە شوێنی کاریش کڵاوی خاصێ وەکوی ماتۆرسیکلان کەوا هەم پلاستیکی هەم ئاسنێ وەکو باسم کرد ئەو کڵاوەش یان پارێزیتن بە هەر جۆرێکەوە ئەوجا خۆ بەستنەوە یەک لە شروتەکانی کارکردنە بۆ ئەو کەسانەی کارەکەن لە تابقەکانی سەرەوە لە کارەبا لە هەر شوێنێک بیتن کەوا بەرزاییەک بێتن. بەڵێ دکتۆر کاتە ئانی کە ئاماژە و پێکرد بە ئەرکی کێدا ئەندرێت کە هەڵبستێت بە هەم بە بڵاوکردنەوەی هۆشیاری تاکە بتوان تاکەکان لە شوێنی خۆیانە هۆشیاریان بەرامبەر ئەو کارێکە ئەنجامی ئەدەن لە هەمان کاتدا بەرچاوگرتنی ئەو سەلامەتیە کە پێویستە بیکەن. دەست خۆش بەڕاستی ئەرکی هەمومانە ئەرکی میدیای پێش هەموو شتێک هەموو هەفتەیەک باسێک لە وەزعی کرێکاران بکاتن هەروەها سعاتێک باسی تەندروستی بکە سعاتێک باسی مرور بکاتن باسی زراعە بکە هەر سعاتێک لە دەرەوە من لە دەرەوە بوویمە بەو شێوە میدیاکان کارەکەن نەک برین هەموو ڕۆژێک ئێستا میدیاکان احترامان بۆ تەلەڤیزیۆنەکان هەمویان ئەچنەوەی کەوا مەطبەخ چێشلێنان بکەن هەموو ڕۆژێ سعاتێکە یاخرەوە زۆرە لە هەموو کەناڵێکەوە هەموو ڕۆژ ئەوە سعاتێک بۆ مەطبەخدانرایە ناکرێ ئەو سعاتەی کەەوە هەفتەیەک بە لەسەر چێشلێنان بێتن ئەوەی تر سعاتێکی تر لەبەر زراعە بێ سعاتێک لە بۆ مرور بێ سعاتێک لە بۆ سەحە بێتن تەندروستی سعاتێک لە بۆ کارکردن بێتن ویقە مەسەلەن پێت بڵێم کەوە سنتیگای کرێکاران دەورە نابینی بڕۆ مەخمور لە مەخمور مەعمەلی جێچەیە بڕۆ چ جۆرە کارێکە کرێتن لە ناو مەخمورەوە زۆر کارێکی نادروست ناسەحی نامرۆڤانە هەتا بژوورکی چاویان سپی بووە هەتا هەناسەیان کە مادەیان نییە لە مەخمورەوە ئەوجا لە شوێنی تریش ئەوەی زبڵ هەرەگرێتەوە کاوەی زبڵ هەرگرێتەوە ئەبی کە مادەی هەبێ ئەبێ کڵاوی هەبێ ئەبی دەستەوانەی هەبێ ئەبی لە خۆی بەدلەی هەبێتن قۆندرەکەی شێوێکی تر بێتن ئەوجا ئەوە وزارەتی کار و کۆمەڵایەتیش بریا لێرەبان لەگەرم دانیشبان کەەوە ئەوە مهامی وزارەتی کاروباری کۆمەڵایەتیە مهامی سنتیگای کرێکارانە مهامی لوجنەی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان کەەوە هەڵسێ بە ڕقابەکردن و بەدواداچوون بۆەوەی واروە بۆ داهاتوو لوجنەی مافی مرۆڤی کوردستان لە پەرلەمانی کوردستان ئەبێ قانونێ داڕێژیتن کەوا لە دەستوری هەرێمی کوردستان لە دەستوری هەرێمی کوردستان بێتە خوارەوە کەوا مافەکانی کرێکاران خۆپارێزیەکانیان بەدواداچوونیان جووریان هەروە پشویان تەقاعودیان بپارێزرێتن ئەوە ئێستا هەیە بەڕاستی کەم و کوڕی هەیە لەو شتەوە ئەوجا زۆر پێخۆشحاڵم کەەوە ئەوە نەدوێکی فراوانی لە بۆ بکرێتن هەموو جیهاتی پابند بن حازر بن کەوا یارمەتی دەربن چونکە برێن کرێکاران نیوەی قووەتی دەولەتە لە هەموو ئاستەکەوە
زیاتر کرێکاران هەڵەستن بە بیناکردن و بە زراعە و بە جوتیاری و بە معامل و بە مرور و بە هەموو شتێکەوە بەتایبەت ئەوانەی کە کارەکانیان کەمێک مەترسی هەیە پەیڕەوی بکەن و هەموو لە هەمان کاتدا ڕەچاوی بکەن کەواتە بە ئەرکی کێدا ئەندرێت بەس ئەرکی سندیکای کرێکاران یاخود چینێکی تایبەتە کەم پۆشاکانە بۆ تاک دابین بکات یاخود ئەرکی تاک چینی کرێکاران خۆیەتی کە هۆشیاری هەبێ. پێش هەموو شتێک ئەبی دکتۆری پزیشکی کار هەبێتن کەەوە ڕێنمایی بکاتن لە هەر مەعمەل لە هەر مەسنعەیەک لە هەر دائیرەیەک لە هەر شوێنێک کەەوە چۆن ڕەچاوی کارکردن بکرێتن. ئەوە گوتم لە بۆ پشودانە لە بۆ ئیجازەیە لە بۆ قانونی تەغریماتە لە بۆ تەقاعودیە لە بۆ هەموو شتێکەوە بەڵام پێش هەموو شتێک سنتیگای کرێکاران ئەبی لوجانی هەبێ ئەو لوجانانە تەعاون بکەن لەگەر وەفدی لوجنەی وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وهروە لەگەل لوجنەی مافی مرۆڤەوە کەەوە ئەوە بە دوواداچوون بکەن بە دوواداچوونەکی مرۆڤانە بە دوواداچوونەکی پرۆفسیۆنالانە زانستیانە کەەوە هەڵسن چۆن ڕقابەی ئەو کرێکار دێتن لە هەیە لە گوند دێتن کرێکار هەیە لە کوردستانی ڕۆژهەڵات هاتیە کرێکار هەیە لە کوردستانی ڕۆژئاوا هاتیە نازانن ئەو شتە مهنەیەکی تری هەبووە ئاگای لە وەزعی کرێکار نییە چۆنە بە سەتان کەس کارەکاتن بەس ڕێنماییەکان نازانێ بە سعرێکی کەمتر لە کارەکە ئیشەکەن بەو جۆرە ناکرێتن لەبەرەوە تووشی چەند مەشاکلە بی تووشی شکانە بێت تووشی کەوتنە بێتن تووشی لەسەر تابقەکان کەوتووە لە خۆتێ یان ژیانی لە مەترسیە بێتن مردووە ئەوجا بەڕاستی بە دوواداچوونی سنتیگای کرێکاران مەهامی هەمومانە وەزارەتی کار و کاری کۆبەڵاتی هەروە سەرپەرشتیارە بووکەوە لە ناحیەی ئەنجومەنی وزیرانەوە تەخویل کرایە بە دوواداچوون بکە بۆ ئەو شتانەوە ئێمەش بە چاکسازی هەڵەستینتایانی کە کابینەی چاکسازیە فەرموو با پێڵسن گەر بێت و کەسێک لە شوێنێکی بەرزایی بکەوێتە خوارەوە پێویستە ئەو فریاگوزاری سەرەتایانە چی بێت کە تایبەت بێ بۆ کەسە بۆی ئەنجام بدرێن. پێش هەموو شتێک ئەبێ تەلەفۆنی فریاگوزاری بکەین کەوا ئیسعاف بێتن دووەمین شت شارستانی لوجنەی شارستانی بگاتێ سێمین شت ئەوەیە کەەوە ئەگەر لە خۆ چوو بێ ئاوێکی پێداکەین کەەوە بەخۆی بێتەوە یان گوڵاوێکی پێداکەین بەس مطلقاً دەستی نەدەنێ کەەوە هەر و جێر و وەرجێری پێ بکەنەوە شکانی هەبێ شکانی هەمە جۆرە هەیە شکانی جۆرەها هەیە ئەگەر دەستی بدەینی وەرجێری پێ بکەین شکانەکە هەر خۆی ئەبێتە چەقو دەمارێکی بڕێ شریانێکی بڕێ وەریدێکی بڕێتن ئەوە برینەکەی زیاترەکە قۆڵترە کاتن نەزیفەکەی زیاترە کاتن ئەوجا بەو جۆرە ئەوەل جار ئەبی تەلەفۆن بکرێ ئەبی شخصەکە هەناسەی بێتەوە بەر ئەوی شەوەیەکەوە گوتمان وا بکەین کەەوە دەمی بکاتەوە ئاوێکی پێدا بکەین یان بۆنێکی ببینە لای کەپووی کەەوە بەخۆی بێتەوە شیاری قسەی لەگەر بکەین مەشغولی بکەین نەفسیەتی دەعم بکەین ئەگەر بەخۆی هاتەوە نەفسیەتی دەعم بکەین کەەوە هیچ نییە شتێکە هەر ئێستاکەەوە ئیسعاف ئەگاتێ بەو جۆرەکەەوە تۆزێ ورەی بەرزکەینەوە نەک برێن ورەی نزم بکەین بەو شۆوە ئەو چبی ئەگەر نەزیفێکیشی بوو دەم و دەست لە شوێنی بەرزی ئەو شوێنێکەوە نەزیفی لێ دەستە قاچە شتێکی ببەستین قایشی خۆی قایشی خۆمان پیاوان ببەستین جەمەدانی ببەستین پشدێن ببەستین لەو شوێنەی بەرزترکەوە نەزیفەکە ڕابگرین بەڵێ دکتۆر بەو شێوەکەواتوانی شتێک ئەگە پیس و پۆخەڵ لەو شوێنە هەبێت لەوە تۆزی دوورکەین بەڵام گەربێت و ئەم کەسە لە کاتی کەوت نەخوارەوە لە هۆش خۆی چوو کاتە پێویستە لەو کاتا چی ئەنجام بدرێ؟ گوتم ئاوی پێدا بکەن یان تۆزێ قۆڵۆنی هەبێ شتێکە بیکەوە هەناسەی بێتەوە لە فوو بووە لە وەزعی فووەکەوە لە خۆچوونەکەەوە بێتەوە هۆش خۆیەوە ئەگەر بەو شۆبێ ئەگەر نەزیفی هەبێ نەزیفەکە ڕابگرین ئەگەر هەناسەی ڕابگرین نەزیفی ڕابگرین بەو شێوە ئەتوانین لە شوێنی خۆی بیهێڵینەوە هەتا ئیسعاف دێتن کادری طبی دێتن
بە چ جۆرێک هەڵی بگرن ئەوانیش تەبیعی کادری طبی دێتن ئەگەر تۆقی ملی پێێت تۆقی ملی بۆ دائنێن و هەروەها بە 4 کەسەبی هەڵی گرن بە جۆرێک هیچ شکان و مکانی دیارنی هەتا لە ئەشعی نەدەن لە شوێنی خۆی ناتوان هیچێت چونکە ئەشعەت نییە بزانی داخۆ شوێنی شکایە نەشکای هیچ شتێک بوو ئەوجاکە ئەبی زۆر بە ئێواشی لەسەر بەتانیەک لەسەر نەقالەت بیبیتە ناو ئیسعافەوە کاویش هیچ بزاوێکی نەبێتن هیچ حرەکەیەکی نەبێ هیچ شتێکی نەبێتەوە ئەزیەتی بدرێتن کە هەر وەختێکی ئێشی بوو من دەستمدایە هەر کەسێ دەستیدا ئێشی پەیدا و معناوێ برینێکیە لە جانی ئەکولێتەوە یان زیاترە بێتن ئێشەکەی ماناوێ شکانێک هەیە شتێکێ لە جێچوونێکەیە ئەوجا نازانین برینەکە چۆنە هەتا لە خەستەخانە ئەویش بە ئێواشی سەیرەکرێت جلەکانی دائەکەندرێتن پاکەکرێتەوە ئەگە برینی هەبێ لە ئەشعا درێتن بەو شێوە سەیرەکرێتن ئەو وەختەوە ئازانین تەشخیصێکی بیدایی بۆ دادن کاتە بینە سەر ئەو فریاگوزارە سەرەتیانەی کە کەسێک کارەبا ئەیگرێت کە پێویستە ئەو کەسە چی ئەنجام بدرێت کە کەم تا زۆر گوێبیستی ئەو بووین پێویستە بەتانێک لەو کەسە بپێچرێت ئەمانە دروستن ئایا ئەو فریاگوزارە سەرەتیانە چییە کە لە کاتی کارەباگرتندا ئەبێ ڕەچاو بکرێن دەست خۆش پێش هەموو شتێک کارەبا بکوژێتەوە ئەگەر لە ماڵ بێ کارەبای عام بکوژێتەوە لە ماڵێ ئەگەر لە جادە بێتن تەلەفۆن بکەن کارەبای گەڕەکەکە بکوژێتەوە پێش هەموو شتێک هیچ دەست نەدەن هیچ شتێکەوە لەوەیەوە کەوا شخصەکە کەوا کارەبای شۆرتەکە ڕابگرین بەوە ئەتوانین نەجاتی دەین زیاد نەبێتن لەوە لە پاش ئەوەوە تەبیعی کەوا هین بێتن حرەکەتی پێ بکەین حرەکەت دەست و پێی حرەکەتی پێ بکەین کەوا جامد بووە تەسەڵوبی کردیە هەموو ماسوولکەکانی ناجوولێنەوە ئەوە عەکسی ئەوەیەکەوە ئەبی جوولەی پێ بکەین دەست و پێی جوولە پێ بکەین هەناسەی پێ بکەین ئەگە هەناسەی نەدا تەنەفوسی سناعی بۆ بکەین ئەگەر شوێنێکی بەرز بوو کەوتبوو زانیمان شکانی هەیە بیبەستین نەزیفەکە ڕابگرین ئەگەر هەروە کەوت بێتن لە ماڵەوە شتێک بی فڕەیدابی ئاوی پێدا بکەین و قۆڵۆنیای بدەینێکەوە بەخۆی بێتەوە دیسان ئەگەر دیتمان بەخۆ نەهاتەوە یان زۆر وەسی خراپە بیبینە لای پزیشک بیبینە فریاگوزاریەکان بەو شێوەکەوە ئەبی بەس پێش هەموو شتێکەوە هیچ نەکرێت کارەبا بکوژێتەوە کارەبا ئەساسی مەوزوعەکەیە لە ئاگریش هەروە لە ئاگریش فریاکەوتنی شارستانیش پێش هەموو شتێک غازەکە بکوژێتەوە یان کارەبا بکوژێتەوە ئاگرەکە بکوژێتەوە جامەکان بکرێنەوە دەرگەکان بکرێنەوە هەوای پاک بچێتە ژوورەوە شخصەکە نەجاتین لەو شوێنەوە کەوا لێی کەوتووە لێی دووکەڵی لێە یان کارەبای لێ نەجاتی دەین بهینینی دەرەوە کە غازی لێە بە هیچ قەتعێک لە شوێنێک ئەگەر زانیمان باسی غاز بکەین بۆنی غاز هات لە ماڵەکان ئەو پرسیارێکی زۆر باشەوە لەو تەتەڕوقمان کرد لە کارەبا بەس غاز ئەگەر بۆنی هات لە ماڵێ بە هیچ جۆرێک کارەبا پێ نەکەین بە هیچ جۆرێک چەغمەغ لێ نەدەین بە هیچ جۆرێک جغەرە پێ نەکەین بە هیچ جۆرێک لایت لێ نەدەین بە هیچ جۆرێک هەر شەڕارەیەک بگاتن لێ بدەی ئەوە ئاگرەگەی ماڵەکە ئاگرەگەی چونکە غازەکە بڵاو بوویتەوە ئەوجا ڕەجاکەم کە وەختی بۆنی غاز دێتن هیچ کارەبا پێ نەکەن شۆرتە بێ شەڕارە داتە غازەکە ئەتەقێتەوە یان ئۆکسجین وەکو لە بەغدا ڕوویدا ئۆکسجینەکە تەقیەوە لەبەرەوەی شەڕارەی کارەبا لەوێ بووە سەخانە لەوێ بووە ئەوجا هیچ جۆرە پلاچێک پێ نەکەن سەرخ لێ نەدەن جغەرە پێ نەکەن جغەرە فرێدەن یان لایت لێ نەدەن بەو جۆرە ئەتوانین غازەکە سەیتەڕە بکەین کەەوە دەرگە و پەنجەرەش بکەینەوە شخصەکە ببینە دەرەوە هەناسەیەکی باش بداتن بەوە ئەتوانین شخصەکەش هەم لە کارەبا هەم لە غاز هەم لە ئاگر کوژێنەوە ئەگەر دەرگایەکە نەبووە ئەبی بیشتێنی ئەگەر پەنجەرەکە نەکرایەوە بە پێلەقا پەنجەرەکە بشتێنی بەڵێ دکتۆر ئاماژەم بۆ کڕی ئەوانەی کە شتی قورسایی هەڵ ئەگرن یاخود ئەو کارەکانیان بەو جۆرەیە کە شتی قورس هەڵەگیرێت پشتیان ئازێتی پێگات تووشی گرژبوون یاخود ڕقبوو نەبێت لەو کاتەدا ئەو کەسە پێویستە چی بکات یاخود چی بۆ بکرێ زۆر باشە بالفعل زۆر وایە غەڵەتە یەکەمین شتی قورس بە تەنیای برنکردن زۆر خراپە دووەمین
شتی قڕز برنکردن ئەبی ئەژنۆ بنوشتێنەوە بۆ خوارەوە ئەو وەختەوە شت بەرزکەن ئەوە اختصاصی خۆمە کەوا من اختصاصی بربڕەکانی مل و پشتم هەیە دوامین شتەوەیەکەوە ئەگەر پشتی ئێشە دابنیشێتن بۆ پێشەوە هەروەکو من بە ئێواشی ئەو هابکە ئەو هابکاتن پشتەکەی بکاتەوە بۆ پێشەوە حرەکەتێک بکاتن پشتی بۆ پێشەوە ئەوە حرەکەت بکاتن کەوا فشاری بربڕەکان لەسەر جومگەکانی بربڕەی پشت هەڵگرێتن خەفیف کاتن بەرزی کاتەوە ئەوجا کرکراکەکە فشاری لەسەر هەرستێ فشاری کرکراکەش لەسەر دەمارەکە هەڵەستێتن لەسەر عەسەبەکەی پشت ئەوجا ئێشەکە کەمە بێتن بەو جۆرەوە پاشەوە ئەگەر خەفیف بوو ئیتر هەناسە بداتن و ئیسراحەت بکات تۆزێک پاشەوە ئەگەر درێژ بێ باشە لەسەر پشت پاڵ بکەوێتن و ئەگەر کەسێ لەوێ بێتن قاچی بۆ ڕابکێشن پاڵ بکەوێت لەسەر پشت قاچی بۆ ڕابکێشن یان لە ئەژنۆوە ئەژنۆی خوار بکاتەوە بشتێنیتەوە هۆرد و ئەژنۆیەکانی بۆ ڕابکێشن پشتی ئەبێتەوە ئەو فشارەی کرکراکەکە بربڕەکە لەسەر کرکراکەکەیە و کرکراکە لەسەر دەمارەکەیە لەسەر عەسەبەکەیە هەڵەستێتن فشارەکە نامینێ لە ئێشەکەی ڕزگاریە بێتن بەو جۆرە پاشەوە ئەگەر بەردەوام بوو بۆ ڕۆژی دووەم و سێم و زیاتر بچێتە لای پزیشک کەوا ئەشیعی بۆ بگرێتن تەشخیصی بۆ بکرێتن تەشخیص نیوەی چارەسەرە نابێت لە خۆمانەوە بچین هەبوو دەرمان بخۆیت و ئەولاولانە یان وەڵا یەک بە پێی لەقا بە پێیان بەسەر پشتی بکەویتن و بەو جۆرە ئیشەکە خراپترە بێتن نا ئەوە جاروەکو گوتم پشتی ڕابکێشرێتن بە هەر جۆرێ خۆی تەمرینی بکە بۆ پێشەوە ئەو حرەکەت بکە یان قاچی ڕابکێشن ئەو وەختەوە ئەتوانی ئەگەر تا نەبوو بە دووسێ ڕۆژ ئەتوانی بچیتە لای دکتۆر بچیتە خەستەخانە کەوا لەوێەوە تەشخیصی بۆکەن بە واستەی ئەشیعە لەسەر ئەشیعەکەچی پێشاندا لەسەرەوە چارەسەری بۆ کرێتن بەڵێ دکتۆر لێرەوە بتەوێت دوا ڕێنمایی خۆت یاخود پەیامت بگەێنی بەبینەران وڵا پێخۆش حاڵم بۆ میدیا بۆ مزگەوتەکان بۆ قوتابخانەکان کەوا ڕێنمایی وەربگرن لە بۆ کارکردن لە بۆ هەموو مەسەلەن منداڵ پایسکل داژوو ئەتوانی قوتابخانەش دەور بێ پایسکل چۆن داژوشترێتن ئەوە کارمەندی مرور ئەبی بچن پێشانیان دەن و تەوعیان بکەن و لە مزگەوتەکان باسی ئەو شتە بکرێتن وهروە نەدەوات بکرێتن کۆر و کۆر بکرێتن بۆ مەلایەکانی بەڕێزان و وهروە بۆ مامۆستایان لە قوتابخانەکان وهروە بۆ میدیا بکرێتن کەوا لە داهاتوودا وهروە داواکارم لوجنەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان کەوا لە کابینەی نۆی ئێستا چاکسازیە هەڵمەتێک بقوڵێنن کەوا مافی کرێکاران بچەسپێنن مافی ئیجازەیان مافی پشودانیان مافی تەقاعودینیان لە کاری حکوومەتی بن یان لە کاری تایبەت بن لە دەستوری نوێی هەرێمی کوردستان بچەسپێ تاکو دیفاعێک بکەین مافی مرۆڤی کرێکاران بپارێزین و ئیخێزانەکانیان زۆر سپاسدانەکەم لە بۆ ئەو لیقایە ئەو چاو پێکەوتنە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سەردار ڕەواندزی پسپۆڕی گشتی بڕبڕەکانی پشتومەل بەشەی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو